لەم جەنگەی ئێستا وڵاتانی کەندا و چ دەستکەوتێک ئەچنەوە و چ بازێکیش ئەدەن. ئەمریکا لەو سەری دنیاوە هاتۆتە کەندا و دەستی داوەتە جەنگێک بەهۆی ئەوەی بنکەی سەربازی و باڕیۆزخانە و قونسوڵخانەی لە وڵاتانی کەندادا هەیە. ئەم وڵاتانە هەم بوونەتە سەکۆیەکی ئەمریکی بۆ لێدانی ئێران، هەمیش بوونەتە ئامانج بۆ کاردانەوەکانی ئێران. مەبەستم وڵاتانی وەک ئیمارات، سعودیا، بەحرێن، قەتەر، کوێت و سەڵتەنەی عومانە. عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان ڕاستە و خۆ لە ناو جەنگەکەدایە، خەریکە هەریەک لە سووریا و ئوردنیش لە جەنگەکە تێوە دەگلێندرێن. جەنگەکە لە ڕووی جوگرافیەوە فراوانە، بەڵام لە ڕاستیدا بۆ بەرژەوەندی دوو وڵاتە ئەوانیش ئەمریکا و ئیسرائیلن. ئەی بەرژەوەندی ئەو وڵاتانە لەکوێدایە؟ بێگومان ئەمریکا وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە و پێیوتون من هەتان پارێزم. با کەمێک لاپەڕەکانی مێژووی نزیک هەڵبدەینەوە، بگەڕێنەوە بۆ جەنگی کەنداوی ساڵی 1991. کاتێک عێراق هێرشی کردبووە سەر وڵاتی کوێت، ئەو کات ئەمریکا و هاوپەیمانەکانی لە عێراقیاندا و ڕاپەڕینێکی جەماوەری دروست بوو، دواتر سەددامیان ڕووخاند. لەسەر داواکاری ئەمریکا وڵاتانی ناوچەکە بەشێکی زۆری تێچووی جەنگەکەیان بە ئەمریکادا، ئەویش لە بەرامبەر پاراستنیان لە هەڕەشەکانی عێراق. ئێستا ئەو مێژووە لە هەمان جوگرافیا ئەگەر فراوانتریش نەبێت خۆی دووبارە ئەکاتەوە. هەمان وڵاتی زلهێزە، هەمان ئەو وڵاتانەشن کە ئەمریکایان فێری وەرگرتنی باز کردووە، هەرخۆشیان بازدەرە ڕاستەقینەکەی تێچووی جەنگەکەی ئێستا ئەبن. کارۆلین لیڤێت وتەبێژی کۆشیسپی دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەبوو. ڕۆژنامەنووسێک پرسیاری ئەوەی لێکرد کە ئاخۆ وڵاتانی عەرەبی تێچووی ئەو جەنگە دەدەنەوە ئەمریکا؟ ئەویش بە پێکەنینەکی گاڵتە جاراناوتی ئەمە بیرۆکەیەکی زۆر نایە، بە پێم وایە سەرۆک ترامپ بەم پێشنیارە زۆر دڵخۆش دەبێت و داواشیان لێ ئەکات. Well, I think it's something the president would be quite interested in calling them to do. بێگومان تێچووی جەنگەکە خەیاڵیە. بەپێی راپۆرتەکان کە ڕۆژنامە ئەمریکیەکان بڵاویان کردوتەوە، تێچووی ڕۆژانە گەیشتۆتە 1 ملیار دۆلار، کەواتە جەنگەکە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردوودا 30 بۆ 40 ملیار دۆلار لەسەر ئەمریکا ئەکەوێت. ئەمە بێزگە لە زیانە جۆرەکانی دیکەی ئەمریکا، لەوانەش ئەو فڕۆکە گرانبەهایی کە هەڵگری ڕاداری تایبەت بوو لە بنکەی ئەمیر سوڵتان لە سعودیا لەلایەن ئێرانەوە کرایە ئامانج و تێچووەکەی نزیکەی 700 ملیۆن دۆلارە. سیاسەتی ترامپ بەرامبەر وڵاتانی کەندا و ئەو جەنگەی ئێستا بەڕێوەی ئەبات کەس لێی تێناگات. هەرزوو وتی لە پێناو گۆڕینی ڕژێم جەنگەکەی دەست پێ کردووە، کەچی ئێستا ئەو جەنگە بە ئاقارێکی دیکە براوە. ئەویش گۆڕینی ڕژێمی ئێران نییە و بەڵکو نەوتەکەیەتی. لە هەمووشی خۆشتر ئەوەیە تاوەکو ئێستا نازاندرێت ئەمریکا دانووسانەکەی لەگەڵ چەی ئێران ئەکات، چونکە ئێرانیەکان ئەڵێن تاکو ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا دانانیشتوین، کەچی ترامپ دەڵێت بە دانووسانەکە گەشتبین و لەگەڵ کەسانی گونجاو ئەوەی ئێرانی گفتوگۆ دەکەن. باشە چێن ئەو کەسە گونجاوانە؟ بێگومان کەس نازانێت، بە وڵاتانی کەنداویشەوە. بابینەوە سەرگۆڕینی ئاقاری جەنگەکە لە گۆڕینی ڕژێمی ئێرانەوە بۆ دەست بە سەرداگرتنی نەوتی ئێران. دوێنێ دۆناڵد ترامپ ڤیدیۆی چاوپێکەوتنێکی خۆی بڵاو کردەوە کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 39 ساڵ لەمەوبەر. بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیە پەردە لەسەر ئەو نەهێنیەی ترامپ لادەبات. تایدا ترامپ دەڵێت دەبێت بچینە ناو ئێران، دەست بەسەر دوورگەی خارک و نەوتەکەیاندا بگرین و هەر لەوێ بمێنینەوە و نەوتەکەیان بۆ خۆمان بەرین. Go in and grab one of their big oil installations. And I mean ئەوەیە بۆچی لەو کاتەدا ڤیدیۆیەکی لەم شێوەیە بڵاو دەکاتەوە ئەگەر ئامانجی سەرەکی جەنگەکەی ئێستای نەوت نەبێت. دڵنیام سەرکردەکانی وڵاتانی کەندا و هەمویان ئەو ڤیدیۆیەی ترامپیان بینیوە تێدەگەن کە دەستپێکردنی ئەو جەنگەی ئێستا و تێوەگلانی ئەوان لەناو جەنگەکە و ئەو زیانە قورسەی کە ئێران وەکو کاردانەوە بەوانی گەیاندووە و زەرەر و زیانە ناوخۆیەکان و دروستبوونی ئەو شێواویەی کە لە ناوڵاتەکانیان بەهۆی ئەو جەنگەوە دروست بووە، هەمووی لە پێناوی یەک ئامانجە، ئەویش دەستەبەربوونی نەوتە بۆ ئەمریکا و بۆ ئەوانیش دانی باجە قورسەکەیە. دەرەنجام وڵاتانی کەندا و وەک ئەو پیاوەیان لێدێت کە دەڵێن بۆ ڕیش چوو بەڵام سمێڵیشیان لەسەردا.